بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، کتێبی نایاب و نازداری الذەریعە إلى مەکاریم الشەریعە یەکێکە لەو کتێبە نازدارانەی کە ئیمامی گەورە ڕاغیبی ئەسفەهانی نووسیوێتی. لە بەشی دووەمی ئەم کتێبە کە باسی قووەتی شەهەوانی ئینسان ئەکا، یان باسی ئەو صفەتانە ئەکا کە ئینسان ئەتوانێ لە خۆیان دروستی بکە یا دەری بکە لە خۆی. کۆمەڵی لە صفەتەکانی باس کردووە بۆمان. ئەمڕۆ دوو صفەتی تر بۆ ئێمە باسەکە، صفەتی تەواضع و کیبر. سەیری ئەم دوو صفەتە ئەکات، لێکۆڵنەوەی لەسەر ئەکا لە ڕووی دینیەوە چۆنە، لە ڕووی ئینسانیەتەوە چۆنە. ئەفەرمە وشەی تەواضع لە زمانی عەرەبیە لە ضەعەوە هاتووە، شتێکە دابنێ یان شتێکە نزم سەیریکەی ئەو پێوترێ ضەعە. ئەفەرمێ لە ئەسڵا ئەمەیە، معناکەشی ئەمەیە ئینسان لەو ئاستەی خۆی بە کەمتر لەوە ڕازی بێ، لەو ئاستەی کە هەیەی بە کەمتر ڕازی بێ پێوتێ تەواضع. ئەو فەضڵەی کە هەیەی، ئەو مەنزیلەی کە هەیەی لەوە کەمتر هاتە خوارتر بۆ نزمتر پێ ئەوترێ تەواضع. ئەفەرمێ و کەسێک کە تەواضعی هەیە پلە و پایی لای عامەتی خەڵک دەست ناکەوێت، دەرناکەوێت. واتە عامەتی خەڵک لەوە تێناگا کە پلە و پایی کەسێکی متەواضع چەنێک، ئەوە کەسێکی زانا، کەسێکی دانا لەوە تێ ئەگا. یان ئەهلی خۆی، ئەو کەسانی کە مەلیکن، ئەجلای ناسن، گەورەی ناو خەڵکن، عولەمای ناو خەڵکن، ئەوانە تێ ئەگەن بە قوڵی لە مەسائلی تەواضع چۆنە. ئەگەنا زۆر کات ئینسان لەوە چێ تەواضع کە عامەتی خەڵک ئەو تەواضع بە جوان تێنەگا، بە ناشرین بێتە پێشچاوی. بەڵام لای زاناکان، لای گەورە کەسەکان، ئەوانە تەبیعەتیان بەرزە تێ ئەگەن کە تەواضع چەند صفەتێکی گەورەیە. کیبریش ئەوەی ئینسان، هەموو ئینسانە قەدرێکی هەیە، ئەندازەیەک، هەر کەسە بە پێی پلەی خۆی خوای گەورە پلەی پێداوە. عولەما فەرموون خوای گەورە چۆن ڕزقی تەوزیع کردووە، ڕزقی معنەویشی تەوزیع کردووە. تەمان ئەمە ڕزقێکی مادیمان هەیە، ئەو کەسە هەندێ پارەی زۆرترە لەو کەسە، ئەو کەسە مەسەن ماڵێکی زیاترە لەم کەسە. عینەن ڕزقێکی ترمان هەیە، ڕزقی معنە، معنای ئینسانیش ڕزقە، خوای گەورە تەوزیعی ئەکا، هەر کەسە پلەیەکی داوەتی. بۆیە ئەفەرموون لە سەرزەویە دوو کەسایەتی نییە وەکو یەک بن، دوو کەسایەتی ئەبەدەن دەست ناکەوێ لە هەموو شتێکە وەکو یەک بن، ئیلا جیاوازی لە بەینیانە هەیە. ئەگەر ئەم قەدرەی خۆتت زانی لەوە کەمترت قبول کرد، ئەوە تەواضعە. زیاتر ڕۆشتیتە سەرەوە ئەبێتە کیبر. واتە شتانێک وات تەسەور ئەکرد کە تۆ ئەبێت لەو مەکانابی و شوێنی خۆت نەبوو، ئەکاتە کیبر لە ئینسانە. ئەفەرمێت تەواضعمان هەیە، خوشوعمان هەیە، ئەبێ لە یەکی بکەینەوە. ڕاغیبی ئەسفەهانی ڕەئی ئاوایە خوشوع لە کردەوە ظاهیریەکانی ئینسانە، بەڵام تەواضع لە دڵی ئینسانە. کردەوە ظاهیریەکان پێوتێ خوشوع، لە کردەوە باتینەکان پێوتێ تەواضع. تەسەورکەن لە مەزەبی ئیمام ئەبوو حەنیفە قسەیەکی زۆر عەزیم هەیە، پرسیاری لێکن لە خوشوعی نوێژ. سێمە زۆر کەدوا تەسەورەکەن خوشوع مەسائلی دڵە. ئیمام ئەبوو حەنیفە فەرمێچی، ئەفەرمێ ئەگەر جەواریحەکانی ڕێک بەکارهێنا خوشوعی کردووە، واتە دەستی زۆر نەجوڵان، خۆی زۆر نەجوڵان، ئەم لاولایە نەکرد، چاوی بەرز و نزم نەکرد، ظاهیریەکانی جێبەجێ کرد، خوشوعی ناو نوێژی جێبەجێ کردووە، کە ئەو فەتوایەکی زۆر باشە. چونکە زانانی تر ئەڵێن ئیلا ئەبێت دڵی ئەم کەسە ملکەج بوو بێ لە بەردەم خوا لە خوشوعە. ڕاغیبیش هەمان قسە ئەکرد، ئەفەرمێ ئەگەر دیقەتی قورئان بدەی، خوا جەل جەلالوهو ئەفەرمێ خاشعەتەن ئەبصارهم، لە ڕۆژی قیامەتە خەڵک کە ئەوەستێ لە حوضوری خوایە چاویان باشە، چاویان نزم ئەکەنەوە، خاشعەتەن ئەبصارهم. لە ئایەتی ترا فەرمێ وەخەشعەت الئەصوات للرحمن، دەنگەکان نزم بوونە، وەخەشعەت الئەصوات للرحمن، کابوو باسی ظاهرە لە خوشوعە. ئەی لە تەواضعە باسی ئەعمالی باتینی ئینسانە. ئەفەرمێ ئەکرێ بڵێن تەواضع ظاهر و باتینی ئینسانە، خوشوعش تەنها ظاهری ئینسانە. بۆیە فەرموویانە ئیذا تەواضع القەلب خەشعت الجەوارح،
ئەگەر ئینسان دڵی تەواضعی کرد لە حضوری خوایە ئیتر جەوارحەکانی دەستی قاچی زمانی دەنگی هەموو شتێکی باشە نەرم ئەبێتەوە ئەوەستێ لە حضوری خوایە جل جلاله. فەرمایشتێکی هێناوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە فەرمایشتەکە ضعفێک لە سەندەکەیە هەیە، ئەفەرمێ طوبى لمن تواضع في غير منقصة. ئەبێ زۆر ئاگا لێبێ کە تەواضعەکەی نابێت تەواضعەکەش وەهات لێ بکات بتشکێنێ، ئەوە ناکاتە تەواضع. ئەبێ ئینسان بزانێ قدری تەواضع لەکوێ لەلای کێ تەواضعەکە. تەمان تەواضع لە بینی ئیمانداران هەیە. ئینسان کەسێکی کافر ببینێ بێ تەواضع لە بەردەمەکەەوە غەڵەتە، چونکە ئیمانداران ئەهلی عزتن. تەواضع لەم فەرمایشتە ئەفەرمێ چی؟ خۆشبەختی بۆ ئەو کەسە، یا تووبە شوێنێکە لە بەهەشت بۆ ئەو کەسێک کە لمن تواضع في غير منقصة. تەواضع ئەکا بەڵام ئەو تەواضع وای لێ ناکات تووشی نەقسی کە نزمی کاتەوە لە ئاستی خۆی بێتە خوارتر. وذل نفسه في غير مسكنته. باشە نفسی خۆی زەلیل ئەکا لە بەردەم خۆیە، بەزوهانا کە وای لێ بکە کە خەڵک بەزەی پێیا بێتەوە بۆ کەیفێتە نا. کەوابوو تەواضعیش سنووری خۆی هەیە. ئەبێ ئینسان بزانێ چۆن و لەکوێ بەکارێنێ. حەکیمێک ئەڵە پرسیاریان لێ کرد وتیان چ نیعمەتێک هەیە هیچ کەس حەسادەتە پێ نەبا، فەرمووی نیعمەتی تەواضع. هیچ کەس حەسادەت، چونکە ئینسان بە تەبعی خۆی حەزی بە تەواضع نییە. پرسیاریان کرد وتیان ئەی چ نیعمەتێک هەیە یان چ بەڵایەک هەیە کە تووشت بوو خەڵک ڕەحمە پێ نەکە، بەڵایەک خەڵک ڕەحمە پێ، فەرمووی کیبرە. باشە بەڵایە تووشت بووە، دائما ئەو کەسێک کە متەکەبیرە کە تووشی نەکسەیەک ئەبێ کەس ڕەحمی پێ ناکە، بۆ چونکە سەیری لوت بەرزەکەی پێشتری ئەکەن چۆن بۆ بە چ شێوازێ بووە. فەرموویان هەمیشە تەواضع ئەبێ ئاگال لێبێ. تەواضع کۆمەڵی صفات هەیە لە پەنایە نزیکە، یەکێک لەوانە جەهل، یەکێک لەوانە بەخیلی، ئەوانە تووشی ئەو کەسە ئەبێ متەواضع، بۆیە ئەبێ زۆر تەوازنی خۆی ڕاگرێ لە ڕووی ئینسانیەتی خۆی. کە ئەڵێن تەواضعت هەبێ مەبەست ئەوە نییە یعنی تۆ تەسەووڕکەی زانایەکی زۆر گەورە بێ لە لای پێڵاوی خەڵکە دابنیشێ بڵێ وڵات تەواضعی کردووە، ئەو ناکاتە تەواضع، ئەو کاتە مەذەلەی نەفس. ئەوانە زۆر جیاوازن لە یەکتری. بۆیە ڕاغب زۆر دقیق ئەو صفەتانە شەرحەکات بۆی بزانی لەکوێ بەکاری ئەهێنی. ئەفەرمێ هەندێک لە حوکەما فەرموویانە ئەگەر کەسێک تەواضعی هەبێ جاهیلیش بێ بەخیلیش بێ، ئەو دوو صفەتە هێشتا باشترە لەوەی کەسێک کیبری هەبێ با ئەدەبیشی هەبێ زۆر سەخیش بێ. واتە کیبر صفەتە باشەکان ئەسووتێنێ، تەواضع هێشتا هەندێک لە صفاتەکانێ ئەشارێتەوە، هەندێک لە عیبەکانە کەم و کوڕەکانە ئەشارێتەوە. هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە لە مەسەلەی کیبر و تەواضع دائیمە شتێک لە پێشچاوی. کیبر خەتەریەکەی لە چییە؟ طبعا ئێمە جارێک عەرزم کردوون صفاتی خوا جل جلاله چەند نوعێکی هەیە. هەندێک لە صفاتەکانی خوا پێیان وتە صفاتی جەمال، صفاتی جوانی خوان، ئەبێ ئەو صفاتان لە توێ ڕنگ باتەوە. بۆ نمونە مەسەلەن صفەتێکی خوا جل جلاله صفەتی ڕەحمانیەتە، ڕەحیمیەتە، ڕەئوفیەتە، ئەمە مەطلوبە لە ئینسانە. إن الله جميل يحب الجمال. هەر صفەتی جەمال خۆی جوانی خۆ ڕێگڕاگرتن باشە، ئەمە صفەتێکی ئیلایە لە تۆیە ئەبێ ڕنگ بداتەوە چونکە صفەتی جەمالە. هەندێک صفەتمان هەیە صفەتی جەلالی خوان، ئەبێ عەکسەکەی لە تۆیە بێ. بۆ نمونەیەکی لە صفاتەکانی خوا المتەکەبیرە، تۆ ئەبێ بچیت تەواضع بکەی عەکسەکەی بکەی. بۆیە ئەفەرمون هەر کەسێ منازعە بکە لە مەسەلەی کیبرە، صفەتی کیبری تیا بێ، خۆی بە گەورە بزانێ، ئەفەرمون ئەم کەسە منافەسەی خوای کردووە جەلەوە لە صفەتەی لە صفاتە، بۆی عقوبەیەکی زۆر قورسی بۆ دائەنێ. لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەو کەسانی متەکەبیرن لە دنیا و لوتیان بەرزە، ئەفەرمێ مێرولەیەکی سوورە بچووکە بچووکەکان ذەڕە، ئەفەرمێ چەندێکە لە قیامەتە ئەوە بچووکە بێتەوە، مەرج نییە بە جەستە بچووک بێتەوە. یعنی چۆن ئاوا شتێکی هیچ کەس گوێ بە مێرولەیەکی سووری بچکەڵە نادا، حتا بەسەر دەستی هەڵەگەڕێ دا ئەوەزێ ئێحتیمامێکی پێ نادا. بە هەمان چەشن ئەو ئینسان لە ڕۆژی قیامەتەوە ئێحتیمامێکی پێ نادرێ، چونکە منازعەی کردو لە صفەتێکە کە صفاتی خوایە جل جلاله. ئەفەرمێ تەکەبور بریتێ لەوەی ئینسان بە صفەتی خۆی دەربخا بە شێوازێکیوە کە مستحقی ئەو صفەتە نیت. ئەفەرمێ هەر کەسێک لە مەخلوقین صفەتی کیبریتیا بۆ حتمەن کاذبە، چونکە هیچ کەسێک نییە خۆی بە گەورەتر بزانێت لەو ئاستەی کە هەیەی، لەو صفەتانەی کە ئێستا تیایەتی و پێی وابێ ئەو لەوانە گەورەترە. بۆیە زۆر کات
کەسە مشریکەکان کەسە بێدینەکان بۆ خۆی گەورە زۆر عقوبەیان ئەدا چونکە لە ناخیانە صفەتێکی کیبر هەیە عەبدایەتی خوا قبول ناکەن وی عقوبەی زۆر قورسیان ئەدا أفرمي لن يستنكف المسيح أن يكون عبدا لله ولا الملائكة المقربون ملائكة نزيك كان لقال المسيح عليه السلام عيسى عليه السلام لن يأبى لن يأنف ما شاء يبين أكل ويك عبد به خوي بعبد أزاني لبرنبر خوايا جل جلاله خوي بقورنا أزاني مهما كان ملائكة مقربون لخوا جل جلاله خويا بعبد أزاني لحضوري خوايا لقل أوهم الرفعتي هيانا هشتا خويا بعبد أزان لحضوري خويا بويا مسائلي كبر أبي أقام الليبة ومسائلي تواضع إشمان أقال بي أفرما قبتي بدقيقي تواضع بناسي دو صفة لإنسان هي بيزان صفتك هي دناءة لإنسان تواضع خوي إنسان نزمكاته صفتك شيء خوي زور قورئك لو بين لو وسطك تواضع وتل بلي خوي يتخواروا بأندازي قدري برانبركاني نەک بە ئەندازی ئەوەی لە سنعەتی خۆیان وهای لێبێ کە ئیتر خۆی بە بچووکتر بزانێت چونکە ئینسان ئەبێ قەدری خۆی زانی بێ ئەبێ مەسەڵەن ئینسانێک بێت خۆی ئەوەندە نزم کاتەوە لە ئاستێکی وهایە کە خەڵک زۆر بە سووکی سەیری بکە ئەوە ناکاتە تەواضع ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ لە باسی عولەمایە ئەفەرمێ یەکێک لەو سیفەتانەی زۆر خەتەرە بۆ عولەما سیفەتی کیبرە أفرميه أو علماني كالصفي يكميان هميشة بيخوشة توشي كبر أبن أو أنا صفي أخيري شان هميشة بيخوشة هل توشي كبر أبن الله هندي كان كبري معنوي أكن أشنا الدواء ولا بروي خلق بيان بلن بخوا إنساني تشاك ما شاء الله كان متواضع على عينا أي جورك لكبري كدوا بنوع أتر أشتت بيشة وهر جاء فرميه كيق لأرككاني علماء كزور قرصة أو يكتوشي كبر نب هميشة تواضعي خوان أو توازني خوان راقرن لحد خوي بقورتر نزانه چونکە چێتە کیبر خۆشی دا نەبەزێنە بۆ ئاستێکی زۆر نزم بۆیە دیقەدەدەن لە کافران چۆن یعنی لە پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة وەسەلام ئەیان وتی ئەرێ ئەو پێغەمبەرە چییە یەمشی فی الئەسواق چونکە پێیان وا بۆ ڕۆیشتن بۆ ناو بازار دەناەت نابێ پێغەمبەرێ بچێتە ناو بازارەوە باشە چۆن ئەبێ بۆ شێوازی ڕخنن لە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە ئەگیرا ئەم پێغەمبەرە ئەوانەی کە بە دەوریەوەن هەمووی خەڵکە فەقیر و هەژار و نەدارەکان چۆن نەبێشتیوە کە کافران و مشریکیان ڕخنیان لێ ئەگەن ئەوە سەیریان ئەگەن کە ئەنەما صفەت ئەم پیاوە خۆی زۆر گەورەیە خۆی بچوو کردێتەوە لە ئاستی ئەوانە بۆیە ئەبێ ئاگات لێبێت لە بەینی ئەو خۆ نەویکردنە لەگەڵ ئەو بەرزیە لەو نێوانە هەردووکیانە صفەتێک هەیە کە پێوتێت تەواضع بۆیە ئەم صفەتە إنسان زور جورك توازن بإنسان زور أداء بيغمري خاص الله عليه وآله وسلم يعني بيركر ورحمة بقرباني بأفر مجاري وهب وآفرتك هذا رأي قصي لك الله أكل قصي لك الله أكل للروايتك دايك مع عائشة أفرمي جستي بيغمبر صلى الله عليه وسلم زور بهيزبو إلى أن حطمه الناس خلقي الرخان يعني جستك يعني الرخان أو دم عندويان كرد أو دلقل يا وستان أو دعزيتي عند سلام عليك التوقيع نقلاك الدسي درن هنا حتى هو كسكي برامبر دربنا قصيك بينا أبري برامبري بوسا أما ملي بيغمبر صلى الله عليه وسلم لو قطب قوريا لو أستبرزا كات التواضع كاتك لقل أحباب وأرباب كاني خويا بكاريين ويأفرميه إمام أحمد لباسي السفرة أفرمي إنسان كالسفري كل قلب براكاني خويا أو رفيقاني كل قل ياتي تشني التواضع بنوينة تشني خوي نويبك لآسيانا أفرمنا كاتدنا أتشوك لسفران أبي جوكو أوان أبي خزمتك إيشك خوي مانوك لقليانا أقر ديقتي قرآن ولا رو إنسانيك أبو شوازة أقل ديقتي قرآن أدي شو بلا يقدر لو أكسانك متكبرا إنه لا يحب المستكبرين خوا جل جلاله أكساني متكبرين خوشي ناون أليس في جهنم مثوى للمتكبرين الجايك تايبات دياري نكرا ولا جهنم متكبرة كان فاليوم تجزون عذاب الهون بما كنتم تستكبرون في الأرض بغير الحق أمرو عذابي هون نزنبونوا سكبون تان هي لبرأوي بسر زويا روشتون ببي حق خوتان بقورزاني ولوتان برزبو كذلك يطبع الله على كل قلب متكبر جبار أما يتعلماء كان بلغل سروي أو كسي متكبر بفير علم ناب دروز ناب
ناتوانێ وەرگێ، ناتوانێ پرسیارکە، ناتوانێ بە دوایە بڕوە. ئەفەرمێ وەلا تەمشی فی الأرض مەرەحا. ئەرێ باشە بۆچی ئینسان تۆ تەکەبورەکەی لە پێناوی چی؟ خۆت بە چی ئەزانی؟ بە سەر زەویە بە نوکی پێ و بە لووت بەرزیەوە مەڕۆ. تۆ ناتوانی بە ئەندازی قوڵایی زەوی نیت، بە ئەندازی ئەو کێوە گەورانەش باڵات بەرز نییە. تۆ مرۆڤی لە ئاستی خۆتا بوەستە. خۆشەویست صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێت دوو صفەت هەن لە ئینسانە کۆ نابنەوە. ئینسانی ئیماندار لەگەڵ ئیمانە دوو صفەت کۆ نابنەوە، بەخیلی و تەکەبور. بەخیلی و تەکەبور لە ڕوایەتێکە بەخیلی و سوئی خولق، ئەخلاقی خراپ لە ئینسانە. بیرکەرەوە تەکەبور و بەخیلی لە پەنای یەکە، لەگەڵ ئیمانی ئینسانە کۆ نابنەوە. دەی ئینسان لە چی تەکەبورەکەی؟ بۆچی خۆت بە گەورە ئەزانی؟ ئایا تۆ چی تا خۆت بە گەورە بزانی؟ جاری وە هەیە ئینسان هەندێک خوای گەورە نیعەمی ئەداتێ، بەم نیعمەتانە خۆی زۆر بە گەورە ئەزانێ، خۆی هەڵئەفشێنێ و ئەزانێ ئیتر هیچی نەهێشتووەتە. بزانە قورئان چۆن باسی ئەم کەسێکە. فەلیەنظر الإنسان مما خلق. بە ئەم ئینسانی ئاوا لوتی بەرزە دەبا سیر کە لە چی دروست بووە. با بیر کاتەوە. خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب. لا ئاوێکی قێزەوە دروست بووە. باشە ئاوێکی زۆر کەم ڕێز کە ئینسان قێزی لێ ئەکات لەوە دروست بووە. ئینسان قتل الإنسان ما أكفره. ئەک ئینسان بە کوژران بڕوە، واتە ئەک ئینسان بمرێ، ما أكفره ئەو چی وەی لێ کردووە کوفر بەرامبەر بەخوا بکە. من أي شيء خلقه. خوا لە چی خەڵقی کردووە ئینسان؟ من نطفة خلقه فقدره. نطفەیەکی زۆر بچوو نەبینرا و خوای گەورە ئەبەوە دروستی کردی و ئەم تەقدیر و ئەم ڕێزە گەورەی پێدای. إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه. شام إنسان لە نطفەیەکی تێکەڵ لە ئافرەت و پیاو لەوە دروست بووی. أولم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين. إنسان سيري أو ناكا ئێمە لە نطفەیە دروستمان کردووە، کەچی دواییە بربەرەکانی خوا ئەکات جل جلاله. تۆ کێی؟ بۆیە یەزیدی کوڕی مهەلەب فەرمووی أولك نطفة وآخرك جيفة. أو تو خەریکی چیت؟ تۆ سەرەتاکەت بە نوتفەیە دەسی بێ و ئەخیرەکەش بۆگەنەکەی. تۆ لەم نێوانای ئینسان بە تەمای چیت؟ بۆچی تەکەبورەکەی؟ تەسەوورکەن ئینسان بەچی تەکەبورەکە؟ هەندێک جار علمەکەی، هەندێک جار سوڵتانەکەی، هەندێک سوڵتانی خوا پێی داوە زۆر خۆی بە گەورە ئەزانێ، هەندێک جار جلوبەرگەکەی. پیاوچاکێ پیان وتیان کەسێک هەیە بە جلوبەرگەکەی خۆیان زۆر ئەنازێ، خۆی تەکەبورەکە. فەرمووە جلوبەرگەکە لە خۆی جوانترە. کەسێک هەیە بە کورسەکەی ئەنازێ، ئەوە کورسەکە لە ئەو گەورەترە. کەسێک هەیە بە پێڵاوە، پێڵاوەکەیە جۆرێک لە کیبر پێیاکە. تۆ ئەی ئینسان هەمیشە دڵت ئەبێ دڵێکی متەواضعانە بێ، دڵێک بێ لە ئاستی بەتاتی ئیماندارانە زۆر نەرم و متەواضع. ئەبینە جەماوەری هەیە، ئەبینە ئەولادی زۆرە، ئەبینە ڕزقی زۆرە، ئەبینە سەحەتی هەیە. هەموو ئەوانە مای تەکەبورن. هەموو نیعمەتە ظاهریەکان کە خوا بە ئینسانی داون مای تەکەبورن لە ئینسانە. طبعا نیعمەتی باڵتینی قەت نابێتە مای تەکەبور، چون کەس نایبینێ. ئەو نیعمەتەی کە دەرەکەوێت لە پێش چاوی خەڵک ئەبێتە مای ئەوە ئینسان کیبری پێ بکە. بۆ نمونە کەسی ئیخلاسی زۆر بێ، قەت ئیخلاس زۆری تووشی تەکەبور ناکات، چون کەس نایبینێ، بەس بینی خۆت و خوایە. ئەم نیعمەتە ظاهریانەی کە خوا بە ئینسانی عەتا کردووە، ئینسان وەها لێ ئەکا کە خۆی بە گەورە بزانێ و لوتی بەرزکە لە ئاستی ئینسانەکانی ترە و مرۆڤەکانی ترە. هەموو ئەمانەی کە ڕاغی بۆمان باسە کە شتێک بە ئێمە ئەڵێ. مرۆڤەکان هەمویان وەکو یەک ڕەب العالەمینێک خەڵقی کردوون. ئەبێ ئینسان بزانێت چۆن مامەڵ لەگەڵ ئینسانەکە، ئەبێ ئینسان بزانێت چۆن لەگەڵ براکەیە ئەجوڵێتەوە مامەڵەکە. نەکا خۆی بە گەورەتر بزانێت لەو، نەکا لوتی بەرزکە بەسەر ئەوە، بە شتێکی کاتی ئانی پێی دراوە وا بزانێت ئیتر هەموو شتێک ئەمە هەتای بەقای ئەبێ. ئەو سیارەی هەتە، ئەو ماڵەی هەتە، ئەو مناڵەی هەتە، ئەو ئەولادەی هەتە، هەمووی ئەڕوا هیچت بەدەسەوە نامێنێ. ئەی عەبد، بۆیە عەبد ئەبێ لە مەسەلەی تەواضوع زۆر وریانە مامەڵەکە. هەوڵ بدە سیفەتی تەواضوع لە خۆیان بنوێنێ. هەموو ئیماندارێک
بچی بەرزە بێتەوە بە تەواضع ئەفەرمێ من تواضع لله رفعه الله هەر کەس تەواضعکە نەک لەبەر خەڵک بڵێن ئینسانێکی چاکە ناوە هیچ نییە لەبەر خاتری خوا تەواضعکە لە ئاستی خەڵکی ترە رفعه الله خوای گەورە بەرزی ئەکات تەرفیعی ئەم کەسەکە دەباشە خوایەک بۆ عەزەمەتی خۆی بەرز کاتەوە بە چەندێ بەرزترت کاتەوە چەندێ ناودارترت کات چەندێ ئەو نعمەتت زیاتر پێ بدات وی ئەفەرمووی یەکێک لە شکری نعمەتی ئینسان ئەوەیە هەر نعمەتێ پێوەی بوو ئەبەدەن تەکەبور نەکا لەو نعمەتە هەر نعمەتێ بوو ئیتر لەش ساغیە ئیتر جوانیە ئیتر جلوبەرگێکی جوانە ئیتر ڕزقێکی حەڵاڵە ئەولادی زۆرە هەر شتێکەیە قەت تەکەبور نەکا بەوە ئەو کەسی کە احتیمال لەسەر ماڵی دائنێ ماڵەکەی تەواو ئەبێ احتیمال لەسەر عەقڵی دائنێ بێهۆشە بێ احتیمال لەسەر صحەتی دائنێ نەخۆشەکەیە هەموو من نعمەتی خوان تەوزیعاتە ئەمڕۆ بە تۆیە و سبێنە بە یەکێکی تر بۆیە هەر یەکێک لە ئێمە زۆر زەڕورە ئەم صفەتی تەواضع لە خۆیان دەستە بەرکە هۆڵی بۆ بدە کۆمەڵە کەلیماتی ترمان هەن نزیکن لە کیبرەوە بۆ نمونە ئیستیطالە زیادە ڕەوی بەسەر خەڵکە بۆ نمونە خەیلا هەل لە عەرەبیە بەوە ئەوترێ عزت کە صفەتێکە لە صفەتەکانی ئینسانی ئیماندار هەندێک جار ئینسان وا ئەزانێت لە کیبرا عزەتی نواندووە بەڵام نە عزت صفەتێکە جیاواز لەوانی ترە ئینسان لەکوێ زەلیلیەتی قبول نەکرە کاتە عزت ئیمانداران عەزیزن بەرامبەر بە کافران زەلیلن بەرامبەر بە یەکتری قەی ناکا موسڵمانە پێشێلیشت کە بەڵام عزەتەکەی خۆت بەرامبەر کافران لەدەست نەدەی صفەتی ترمان هەیە فەخری ئینسان چەندێک شتی جوانی پێداوی ڕەب العالەمین ئەم هەموو جەماڵ و کەماڵی پێداوی ئایا تۆی ئینسان چەندێک فەخر ئەکەی بمان طبعا فەخرێکی کە لەو صفەتانەی لە هەندێک شوێنە ئینسان دروستە فەخرکە لە هەندێک شوێنە دروست نییە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم فەرمێ ئەنا سەید ولدی ئادەمە ولا فەخر من گەورەی هەموو کوڕەکانی ئادەم و هیچ فەخریش ناکەم باشە لە مەیدانی جەنگ و جیهادە یەکێک لە هاوڵان ئەفەرمێ کاتێکە بە بەینی جێشەکانە ئەڕۆشت ئەفەرمێ کانە یەتەبەختەوە باشە جۆرێک لە کیبر جۆرێک خۆنواندن خۆی ئەنواند پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەمە ئەو ڕۆژەیە کە تەبەختورتیایە دروست سنگ دەرپەڕاندن دروستە تایە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێت لە مامەڵەی لەگەڵ ئەم صفەتە وریایە لە مامەڵەکە ئایا تۆ چەندێک ما خۆتت ناسیوە جارێ هەتاوەکو بزانی لەکوێ تووشی کیبر بوو یان نەبوو ئەمە مشکلەکەی ئێمەیە تووشی کیبر ئەبین بە خۆمان نازانین عولەمای تەزکیە نەفس ئەفەرمون ئاسانترین صفەتێ ئینسان زاڵوە لەسەریە کۆنتڕۆڵێکا مەسەلەی تەکەبورە چونکە کۆمەڵە شتی زاهیریە وازیان لێ ئێنێتەوە تەبیعی بێتەوە لە قورئانیش ئەفەرمێ لا تەمشی فی الأرض مەرەحا چونکە کیبر دەرەکەوێ شتێکی خەفی نییە لە ئینسانە دەرەکەوێ لە هەڵس و کەوتیا لە ڕۆشتنە لە قسەکردنیە لە شێوازی وەستانیە هەموو ئەوانە جاری وهەیە لە ئیشارەتێکە دەرەکەوێ ئینسانە متەکەبیرە وی ئەبێ صفاتەکانی کیبرت هەموو ڕاگرت بێ لە خۆتە بەڵام لە هەمووی گرنگتر قەدری خۆتە زانی بێ بزانی هاوێنەی تۆ کارەکەت چییە ئەم کارم ئەمن بۆ دانراوە مەلیکێکە ئەبێ ئەم مەلیکە قەدرەکانی خۆی بزانێ ئەبێ لە چه ئاستێکا مامەڵەکە چۆن مامەڵەکە هات تۆزێ لەوە هاتە خواردترەوە بۆ ئەتباعەکانی شوێن کەوتەکانی ئەبێتە تەواضع بۆ عەداکانی ئەبێتە مەذلت لەوە زیاتر تەجاوزی کرد وردە ئەبێتە کیبر هەژاری بوکریانی قسەیەکەکە لە چێشتی مجێورە کۆتایی بە دەرسەکەی هێنم قسەکەی ئەو ئەڵێ سەرەتا کاتێک کە سەدام هاتە سەر حکم ئەڵێ قسەی ئەکرد ئەوڵ و ئەخیری نەبوو قسەی زۆر بێمانە بوو هیچ نەبوو ئەڵێ لایە لە بەغا قسەکانی هەڵەواسرا ئەڵێ منیش بە ڕەبیعیم وتم وەڵڵاهی ئەم پیاوە گەر چاکیش بێ خەڵک شێتیەکەن ئەم قسە قۆڕەقۆڕانە ئەکا هەر هەمووی هەڵەواسرێ بێتە لافیتەی گەورە نە مبتەدای دیارە نە خەبەر ئەڵێ فعلەن وەها بوو ئەڵێ دوایی وردە سەدام خۆی لێ گۆڕە تووشی کیبر هات ئەڵێ ئەگەر نا یەکەم جار سەدام خەڵکی شۆڕژ بوو ئەڵێ دوایی خەڵک گۆڕیان خۆشی خۆی نەدۆزی بووە تەجاوزی کرد لە حەدی خۆی ئەو قسەیە زۆر گەورەیە ئینسان مەهماکان چاک بێ جاری وای ئەتباعەکانی وهای لێ ئەکەن لە حەدی خۆی تەجاوز کرد ئەبێ زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ مەسەلەی تەواضع بکرێ نەبت کاتە زەلیل مەذەلەت تووشکە نە ئەوەیە تەجاوزی پێ بکە لە حەد و حدودی خۆت و تووشی کیبرت کە
خوای گەم داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزی بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئیمانمان سەلامەت کە عاقبەتمان پڕ خێر کە لە گوناهەکان دوورمان خەرەوە یا رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمان ناواڵاکە یا ئەکرەم الئەکرەمین خوای بمان کەرە سەبەب و ئەداتی خێر لەم سەر زەویە یا رب العالمین خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان پڕکە لە ئارامی یا رب العالمین ماڵەکانمان پڕکە لە ئارامی یا ئەکرەم الئەکرەمین خوای داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت گۆڕەکانمان پڕکە لە ئارامی ئیلاهی لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە بە گەورەی خۆت لە گوناهەکانمان ببوورە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشکەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە لە گوناهی وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا رب العالمین خوای گیان لێت ئەپاڕێنەوە لە گوناهی مردووەکانمان ببوورە ئیلاهی مردووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە گوناهی هەموویان ببوورە تایبەت ئەوانەی بێکەس و بێنازن یا ئیلاهی کەس نیە دوعایەکیان بۆ بکە و ئێمە لێرەوە هانە بۆ لای تۆ هێنین خوای لە گوناهی هەموویان ببوورە خوای ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر زەمان و مەکانێکا بوون هەر ڕەنگێکیان هەبووە هەر زمانێکیان هەبووە بە هەر شێوازێک و لە هەر عومرێکا بوون ئیلاهی لە هەر هەموویان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە گرفتەکانمان چارەسەر کە ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارام کە ئەومان گرفتێکیە بۆ چارەسەر کە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیاد کە ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم مانگی ڕەمەضانە بکەرە قسمەتمان یا رب العالمین باشترین عەبدایەتی چاکترین عەبدایەتی جوانترین عەبدایەتی یا ئیلاهی بکەرە قسمەتمان لەم مانگە یا رب العالمین خوای تۆ خۆت قبوڵمان کە ئێمە بە کۆڵی گوناهەوە تەقە لە دەرگای ڕەمەضان ئەدەین یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە تو گەورەی خۆت یا ئەکرەم الئەکرەمین دەرگا خێرەکان بەسەرمانە بکەرەوە دەروی خێرمان لێ بکەرەوە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت قبوڵمان کە لای خۆت بەخوا پەروەردگارە ئێمە لە زەمانێکین شوبهە و شەهەوات دەورەیان داوین توانا و جوڵە و حەرەکەمان نەماوە دەرەقەتی نەفسی خۆمان ناین دەرەقەتی شەیاطینی ئینس و جین ناین ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی ئیمانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ ئەکەین دۆستەکانمان سپاردەی تۆ ئەکەین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سپاردەی تۆ ئەکەین یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت شار و وڵات و نیشتیمان و کوردستانمان پڕ خێر و بەرەکەت کە یا رب العالمین یا ئیلاهی ئەم نیشتیمان و وڵاتەی ئێمە پڕە لە پیاوی گەورە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە حورمەتی ئەو پیاوە گەورانە یا رب العالمین دەرگاکانی خێر بەسەر ئەم میلەتە بکەرەوە یا ربی خوای دینداری تیامانە بەهێزکە ئیمان تیامانە سەلامەتکە یا ئیلاهی داوا لێ ئەکەین وەچەکانمان لەسەر دینداری گەورە بکە یا رب العالمین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵینەوە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە حوزوریا بێنە یەک باسمان کە لە خزمەتیە خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمانگرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت دوعاکانمان قبوڵ کە ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە بەخوا پەروەردگارە ئەم عەبدانەی خۆت بە هیچ شێوازێک دەست بەرز ناکەنەوە لە دوعایە تەنها بۆ حوزوری تۆ نەبێ سەر نەوی ناکەن لە سوجدا لە مەقامی تۆیان نەبێ ڕکوع نابن لە بەردەم تۆیان نەبێ دەیا ئیلاهی لەبەر حوزوریان لە سوجدەیەکە لەبەر حوزوریان لە ڕکوعێکە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت دوعاکان قبوڵ کە یا رب العالمین هەموو دەرگا خێرەکانمان بەسەرا کەرەوە ئێمە نازانین چی بۆ ئێمە باشە خوای تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە کامە باشە بۆ ئێمە ئەومان پێعەتاکە بەقەدەر چاوتروکانە مەمان دەرەدەسی خۆمان یا رب العالمین خوای قبوڵمان کە بۆ خاتی گەورەی خۆت خوای قبوڵمان کە بۆ خاتی گەورەی خۆت خوای قبوڵمان کە بۆ خاتی گەورەی خۆت آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي مني شيء وجبوري خواهي من قبول